ئێمە وەکو کاندیدانی تواناسازی دوا ئەوەی خوێندنمان لە دەرەوە بە سەرکەوتووی تەواو کرد، بەڵام لە ماوەی خوێندنمان تووشی قەیرانی دارایی بووین، هەڵسان بە هەرزان فرۆشتنی ماڵ و ملک و ئەوەی لەبەردەستمان بوو بۆ تەواوکردنی خوێندنەکەمان چکە لەو ماوەیەدا تووشی قەیرانی دارایی بوون. قەرار وابوو بەڵێنیان پێدا بوون هەر کاتێک گەڕانەوە کوردستان نوافە داراییەکانمان لە بۆ بگەڕێنەوە. ئێستاش ئێمە دوای 4 بۆ 5 ساڵ دەچێت خوێندنمان تەواو کردەوە بە سەرکەوتوی گەڕاینەتەوە پاکتاوی داراییمان کردووە، بەڵام هەتا ئێستا ئەو بەڵێنیان نەبردۆتە سەر. اینجا ئەوەی ئەمە لێرە دەمانەوێت بیرێن ئەوەیە ئەگەر بە یاسابێ ئێمە هەموو بەندەکانی ئەو گرێ بەستەمان جێبەجێ کردووە کە لەگەر وەزارەتی خوێندنی باڵامان هەیە. ئەگەر بە منتیق و لۆژیک بێەوە ئێمەی قوربانیمان داوە ئەو ماڵ و مولکەمان هەرزان فرۆش کردووە و پێویستە بەڵێنەکەیان ببەنە سەر. و ئەگەر هاتوو بە نیشتیمان پەروەریش بێت ئەوە ئێمن لە قەیرانی داراوی شەڕی داعش ئەو وڵاتەمان وڵاتە پێشکەوتەکانی جیهانمان بەجێشت و گەڕانەوە کوردستان لە پێناو خزمەتکردنی نیشتیمان و ڕۆڵەکانمان. بۆیە هیچ پێوەرێک نێت تاوەکو وەزارەتی خوێندنی باڵا ئێستا لێرەدا ئێمە پشتگوێ بخات. پێویستە بە هەم پێوەرەکان لەو بڕی 10 ملیۆن دلارە کێسەکەمە کۆتایی پێبێنێت و مافە داراییەکانمان بە تەواوی پێبدات. ئێستاش ئێمە کە لە شار و شارۆچکە جیاوازەکانی کوردستان هاتوین لەو ڕێگا دوورانەوە هاتوون لە زاخەوە تا گەرمیان و باڵەکایەتی و سۆران ئێمە ئەو ڕێگای بۆ خۆتان نەزان خوتوڕەی لەسەرە هەموو خوتوڕەوان بە ژیانی خۆیان دەدەین زیاتر لە دەگربوونەوەی ئەمە بەردەوامی. پێویستە وەزارەتی خوێندنی باڵا وەڵامێکی کۆنکریتیمان بداتەوە ئەگەر نا مانگرتن و گربوونەوەکان بەردەوام دەبن تاوەکو مافە داراییەکانمان بە تەواوی بۆ دەگەڕێنەوە